بسم الله الرحمن الرحیم. بەهرام میهرەبان کوردستانم، خەڵکی شاری سنە. لە ساڵ 1371 مەشغوڵ بە کارێ نەگارگەری و لە ساڵ 74 لە خەمەتە ئوستاد محەممەد باقر ئاقامیریە بە سوورەتی حرفەیی و تەخەسوسی کارێ نەقاشی ئێرانیەکەم و لە توولە ئەم مدەتە فرەتر تەسیب کارم کردەوە، هەمچنین کاری گوڵمەڕیشم ئەنجام داگە و لێ فرەتر لە ڕشتەی تەسیبە فعالیتم کردە. تەسیب کەلمەیەک عەرەبیە، لە زەهب عەرەبی و گیریاگە کەلمەی تەسیب. زەهب بمعنای تەڵا و لە ناو فەرهەنگ لوغەتێ فارسیشە بگەڕینە شوێنیە، لە ناو فەرهەنگێ مەرحوم لێکبەرێ دێخۆدا. هەر سەحفەی کە لە ناویە لە ڕەنگی تەڵایی فرە ئستفادە کریاوێ بە ئیسڵاح زەڕەندود بێت، تەڵاکاری شده بێت و سریک نەقش و نەگار و ئەمانیشە بێ، ئەو سەحفە بە ناو تەسیب ئێناسن. تەسیبیش یەکی لە شاخەگەلێ ڕشتێک فرە مهممان هەست لە ناو هۆنەرگەلێ ئێرانیە، بە ناو نەقاشی ئێرانی یان نەگارگەری. تەسیبیش دانێک لەو شاخەگەلەسە. هەروەها مەسەڵەن گوڵمەڕیشمان هەست، تەشعیرمان هەست و ئەگەر لە دیدێ کەلانیشۆ بڕوانی هەرباز بە نەقاشی ئێرانیە، نەقشەیە فەرشیش هەر شامڵی ئەوێت، نەقشەی کاشی شامڵی ئەوێت و کولی ئەمانە بە عنوانە تەڕاحیە سونەتی کە بۆنمایە و ئەساسی کارەکەی نەقشگەلی و موتیڤگەلێکە کە لە ناو گشت ئەم هۆنەرگەلە تکرارەوێتەوە. لە قەدیمیشە تەسیب فرەتر بۆ تەزئینێ سەفەحاتی قورئان ئستفادەیان لێ کردە. زەریفترین و بە ئیسڵاح مجەللترین کارگەل بۆ قورئان ئەنجام بووگە، وەلی خۆب پایە و ئەساسێ ئەم نەقشگەلمانە مەربوط بە قەبل ئەز ئیسلامە، وەلی بە ورودی ئیسلام بە ئێرانە و فرەتر لە حەوزەیە کتاب ئاراییە تەسیب کارکریاگە، لە ناو کتێوەکانمانە ئستفادە کریاگە لە تەسیب. ئەوڵین کتێویش کە مەحبوبێ هۆنەرمەندگەل بووگەوە فرە لە سەری کارکریاگە قورئانە کە ئاساری مەوجودە لە موزەگەلی ئێران و لە تۆ دنیا. ئاسارێک لە هۆنەرمەندگەلی ئێرانی کە لەسەر سەفەگەلی قورئانە کاریان کردگە مەوجودە. و لە قەدیمیشە ڕەنگێ کە بۆ تەڵایی ئستفادەیان کرد، واقعەن هەر تەڵایە نابووە خالص بووگە، بە ڕەوشکەلێک ئەهاتن تەڵایان دروستە کرد، مەفتولگەلێ فرە باریکیان لە تەڵا ئەهاورد، لە بین پۆستە ئاهووە قەراریان ئەدا و زەرەباتی چەکوشیان ئەدا لێ تا بە سوورەتی وەرەقێک فرە ناسک دەرەهات و ئەم وەرەقە ناسکیانە ئەهاورد لە ناو هەنگوێنە و ناو سەمغی عەرەبی و ئەمانە قاتیان ئەکرد بە شکلێک وە ئێمە ڕەنگەلی ئیمڕۆژی هەسمان دەریان هاورد و ئستفادەیان لێ کرد. بە دەلیلی ئەوەشە کە تەڵا خۆب ماندەگاری درەخششی و بە ئیسڵاح تەلەلۆیەک وە ڕەنگە تەڵا هەسی شاید هیچ ڕەنگێتر نەیبێ. لە تەڵا و نقرە فرە ئستفادەیانە کرد. ئەڵبەتە ئستفادە لە فلزێ تەڵاوە نقرش دووبارە باز هەڵەگەڕێتەوە بە قەبل ئەز ئیسلام. ئەو جۆرەوە لە ناو تاریخە ئێمەی خوێنین، فرێک لە کتێوگەلی ئەرژەنگ و ئەرتانکە جزئێ قەدیمیترین ئەگەر کتێوگەلی لە نەزەرا بگرین کە مەربوط بە ئێرانە، لە ناو ئەوانیشە فرێک ڕەنگێ بە ئیسڵاح لە فلزێ حەقیقیە تەڵایە ئەسڵ و نقرە ئستفادە بووە. وەلی خۆب لە دۆرەی ئیسلامیشە هەروەها کە عەرزتانم کرد، بیشترین هەممەتێ هۆنەرمەندگەلی ئێرانی ئەوە بووە کە سەفەحاتی قورئان تەسیب کەن و تەزئینی کەن. لە ئێبتیداییشەوە ئەگەر بە سوورەتی حرفەیی بڕوانینە کارەکە، مجاز نەبوون سریک نەقشکەل لە کنارە ئایاتەوە، فقط سەر سوورەکانیان کارە کرد. ئەویش لە نەقشگەلی هندسی ستارەگەلێک 8 پار 10 پار نازام ئەنواعێ شگەڵگەلی هندسیان لە سەر لۆحگەلی قورئانە و لە سەر سوورەکانە ئستفادەیان لێ کرد و بعدها کەم کەم ئەو ئیجازانە پیا کرد کە ئەم نقوشێ گوڵ و گیاه و ئەمانیشە بڕێتە لە ناو متنێ قورئانیش ئستفادە کردە. ئەڵبەتە تەزهیب تەنها بۆ قورئانیش ئستفادە نەکریاگە،
بعدها لناو خود نقاشیه به اصطلاح وقت نقاشیش که کار کریه ام نقوش تزئینی صرفه به اصطلاح اهات لناو خود نقاشیش استفاده فریبو لحواشی کتب گلی ادبی تاریخی حتی علمی معنا لنقوش تسیب استفاده کریه نقاشی به اصطلاح ایما لتسیبه طبیعت من هاورگا خلاصه من کریسا نقش کان هر او نقش کلوا ای ول لبان قالیو ایوینن هر او نقش کلوا لبان کاشیو ایوینن لبان صنایع دستی منو ایوینن سریک نقش کلو موتیف کلو به اصلاح فرم کلیکا کل دل طبیعت گیریاگا ولی عین طبیعت نیه بو دلیله که شاید لورود اسلام ام قضیه حالا قريتو بورود اسلام بإيران که تا حدود تصویرگری لطبیعت تحریم اوید و حرام اوید که ایمن نتانین عینه او چتوا لطبیعت از بیکشین هاتن هنرمندگل ایرانی هر او نقش گله هر او شکل گله و ایمن لطبیعت هستمان هاوردیان خلاصیان کرده و قول خارجیگر استلیزه و تجرید شده و کاملا انتزاعیان کرده لدل طبیعت گیریاگه او نیه که ایما گلگلیک معنی است که ایجن پی گل پروانه که لپروانه گیریاگه ولی شکل به اصلاح عینه پروانه نیه ولی لأوا اقتباس کریاگه لأوا ملهم بوگه یا اسلیمی گلیک معنی هست که اسلیمی ماری پیجین اسلیمی دهن اجدری پیجین امانه گلگلی پنج پرمان نازم انواع گلگلیک و هستمان لدل طبیعت گیریاگه ولی به صورت کاملا خلاصه شده و به صورت تجرید شده کاملا ذهنیه وتم شاید دلیلی او بوده که تصویرگری محض و مو به مو لطبیعت مجاز نبو لأوائله و برو ام سمت گریشیان پیاکرد هنرمندکان من که بین او شکل گله خلاصه کنو و الهام گرفته لخود طبیعت بیت لم ابتدای امره بو تزیین صفحات قرآن بوگه سرگل کتابکانش لابتداء قرآن استفاده کریاگه ولی بعدها کتابگلیتیش استفاده بوگه لقدیمه ایسیشه شاید کاربردک لزمان حالا کاربردی وسیعتری پیدا کریه الجملة تسيب فرفرة لكناري خوشنويسي ايسا ايما ايوينين لباقي قسمت قالي هنر قالي ايرانيشا اروا كعرستانم كرد بیش از حد لناو صناعی دستی مانه مثلا لقلمزنیه هل لم نقش کلا هل لم فرم کلا استفاده کرگی لخاتمه استفاده کرگی نبیه لکار شیشه لکار چه و فلز لانواع دست ساخته گلی هنر گلی ایرانی که بناو صناعی دستی ما ایناسین نقش فر مهمی هست ل عصر حاضره قدیمیش که او بو که ارسانم کرد فرتر لتزیین صفحات كتيو بناو كتاب آرائي يعني ناسين لوان استفادة كريا عرض به حضورتان علاقمندی به کار تسیب و نگارگری حالا قرارتو به سال 1371 لتربیت معلم هنره که بوم استادک من بود که
یەکی لە واحدگەلی دەرسیمان کە بوو بە ناو ئاشنایی بە سەنایە دەستی ئوستاد ئەبولفەزل زابح کە فوقالعادە مسلط بە مل هونەرگەل ئێرانیا بوون تەوزیعگە لە فرەزەریفیانەدا لە کلاسە و علاقەمەندی من هەر لەو کلاسگە لەو شڕۆ بوو مەربوط بە ساڵ عەرزم کرد 1371 مقدمات ئەوەڵیەی تەسیب من تەکاغی جەواد سادقیە کار کرد هەر لە دەورانی تربیەت معالم ڕشتەی هونەر لە تارانە علاقەمەندیم شڕۆ بوو و شڕۆم کرد بە کارکردن و لە ساڵ 1372 چون بە ئیسڵا واحدی دەرسیمان بوو کە ئاشنایی تەک سەنایە دەستیە بوو کارێ تەسیبم شڕۆ پێ کرد و بعد بووە بە شکڵی حرفی بعدەن لە ساڵ 74 کە چوومە مەحزەرێ ئوستاد محەممەد باقر ئاقامیری و بە سورەتی حرفەیی و تەخەسوسی تا بە ئیمڕۆژ مەشغوڵ بە ئەم هونەرمە خۆشبەختانە بە واسطەی ئوستادگەلی فرەخاسێک وە لە سەتحی کەشوەرە هەسمان و هەروەها بەرگوزاری 2 ساڵانەگەلێک بە ناو 2 ساڵانەی نێگارگەری یا نەقاشی ئێرانی لە سەتحی کەشوەرە خەریکە بەرگوزار ئەوێت حدود شایبژم 10-11 دەورەس خەریکە بەرگوزار ئەوێت ئەمە باعث بوو کە ڕشتی فوقالعادە پێیاکە ڕشتەی تەسیب جوانگەلی فوقالعادە خۆشزۆق خەریکن ئەم ڕشتە کار ئەکەن ڕشتی فوقالعادەی پێیا کردێت لە ئەم مدەتە کە عەرز دەکەم فکرکەم ئەوەڵین 2 ساڵانە گەرشتوانەکەم لە ساڵ 72 کە بەرگوزار بوو تا بە ئیمڕۆ تعدادی تەسیب کارگەل لە سەتحی کەشوەرە فوقالعادە فرز ئەم ڕشتە هەتا لە کشوەرگەلی تریشە کشوەرگەلی هەمجەوار وەک تورکیە هەروەها کشوەرگەل عەرەبی ئەمارات ئەکسەری کشوەرەکان ڕشتەی تەسیب لە ئەتانم بێژم 10-15 ساڵی ئەخیرە ڕشتی فوقالعادەی کردگە و بەعنوانی هۆنەرێک واقعاً فاخر و پڕمایە شناختە شودەست هەم لە کشوەر خۆمانە ئێران و هەم لە وڵاتگەلی ترە ئەکسەری کارگەلی هۆنەری مەخسووسەن کارەکەی ئێمە بە ئیسڵاح فرەتر ئەهلی خەڵوەتە چۆن کارێکە کەیتەک ڕۆحیە و زرایفی ڕۆحی ئینسانە سەرۆکاری هەست بیش ئەز حەد ئینسان ئیحساسی ئارامش ئیحساسی ڕۆحیەک فرەخۆش بە ئینسان دەستئات خەڵوەتێک خاصی خۆی هەست مەخسووسەن ئەسەن کۆلەن شاید ئەتان بێژم هونەرگەلی شەرقی بۆ جۆرەسە فرە ئەهلی شلۆغکاری و بە ئیسڵاح ئەمانە نییە وە فرەتر ئینسان دەروونگراتر ئەوێتەوە چۆن زەرایف و ڕێزەکاریگەل و دقەتی فریشی گەرەکە کاری تەسیب بۆ دەلیلە فرە احتیاجی هەست بە محیتێک ئارام محیتێکی سەرشار لە ئارامش بێت و سەرشار لە تۆمانینە و ئەمانە بێت بۆ دەلیلە وەختێکیش تۆ ئەبینیت ساعەتها غەرقی کاری بدونەوەکی گوزەری زەمان حسکەیت یەکی لە خسڵەتگەلێکە کە هونەری تەسیب هەستی ئەوەسە کە واقعاً ئینسان سەبور و بە تەحەمموڵی بانە و بار تێرێت و ئەو بە ئیسڵاح قەرینە سازیگەلە و ئەو زرایفە کارە ئەنزەباتێک هەم واقعاً جسمی و ڕۆحی بە ئینسان ئات و ئینسان ئیحساسی فوقالعادە خۆشێکی هەست من لە ساڵی 1380 بە تاکید و تەوسیە ئوستادەکەی خۆم ئوستاد محەممەد باقر ئاخامیری کە فەرموویان حتمما ئەم هونەریشە لە ئوستان کورسانە و لە شاری سنە ڕەونەق بگرێت فەرموویان کە کلاس دابنم و لە ساڵ 80 تا بە ئیمڕۆژ کلاسی تەسیب و نەگارگەریمان لە شاری سنە بەرگوزار کردوێت کە ئەلحەمدولیلا شاگردگەلی فرەخاس خەریکن لەم زمینە کارەکەن کە و دوورنەمایک فرەخاسێک من بۆ ڕشتەیە تەسیب و نەگارگەری لە وڵاتمانە لە ئوستان کوردستانە من تەسەوورەکەم کە شتێک ئاوا بە قودرەتی فرەخاس و خەریکن مناڵەکان کارەکەن و ئایندەی فرەخاسێک بینن بۆ هونەرە لە ساڵ 2014 لە کشوەری ئەلجەزایرە
لە بینە کشوەرگەلێک کە شرکەتیان کرد و 34 کشوەر کە شرکەتیان کرد و لە ڕشتەی تەسی بە مەقامە ئەوەڵم کەسب کرد. هەروەها لە 2 ساڵانەی نەگارگەریە لە فەرەنسەرای نیاوەرانە باز ڕۆتبەی ئەوەڵم کەسب کرد. بۆ ئەوەڵجار لەسەر دەف کارم کردبوو کە تاو مەقتەعە کەسێک لەسەر دەف تەسیبی کار نەکرد و هەروەها لە 6مین جەشنواری هونەرهای تەجەسومی فەجرە باز ڕۆتبەی ئەوەڵم کەسب کردگە و هەروەها لە ساڵ 81 و 82 لە بین معالمگەلی هونەرێ سەراسەری کشوەرە 2 ساڵ پەیاپەی باز ڕۆتبەی ئەوەڵم کەسب کردگە لە ڕشتەی تەسیبە. هۆنەری تەسیب یەکی لە ڕشتەگەل و یەکی لە هۆنەرگەلی فرە زەریف و ئەسیلێ ئێرانیە و ڕیشێک فرە کۆنی هەست هەر لە قەدیم الەیام و هەر لە قەبل ئیسلام هەروەکی عرستانم کرد ئەم هۆنەرە وجودی بووە بە ئیسلاوەلی خۆب لە دەوری ئیسلامیە ڕۆنەقی فرێکی گرگە. هەروەها ئێمە ئەتانین ئەم ڕشتە هەروە تا ئیمڕۆ کێ بەم جایگا گەیگە ئەتانەی لە مەیشە دوارە ئەدامە پێیاکە چۆن بە حەقیقەت ئێمە ئێشە هۆنەرگەلی ئەسیلمان هۆنەرگەلێک کێ شەناسنامەی ملیمانە فرە پێ ئەهمیەت بین و فرە لەسەری کارکەین و هەروەها کێ ئەرسانم کرد کشوەرگەلی تیش بە شدەت خەریکن ئەم ڕشتە لە ناویانە خەریکە ڕۆشت پەیاکات. ئێمەش بە خاتر ئەوە کێ ئەم هۆنەرە ئەسیل و ماندەگار و کۆنمانە نەفەوتێت نیاز هەست فرەتر لە قەدیم لەم بوارە کارکەین و بێسڵا بە خاترەوە هەمچنان ئەم هۆنەرە کە ئارستانم کرد یەکی لە شناسنامەگەلێ هۆڤیەت و هۆنەرێ ئێمەس حەفز بێت و لەبین نەچێت. وەڵا فرەتر خانمەکان چۆن بێسڵاح شرایطی اجتماعی شرایطی اقتصادی جوورێکە کە گشتمان خەبەرمان هەست لێ شاید خانمگەل فرەتر فەراغەتیان هەست و فرەتر ئەتانن لەم زەمینە کارکەن هەرچەند ئاغایانیش هەن ولی خۆ فرەتر لەم چەند ساڵە کە من خەریک تەدریسێ ئەم ڕشتەمە فرەتر خانمەکان گرایشیان پێیاگریوە لەم زەمینە کارەکەن. وەڵا ئەلحەمدولیلا خانمەکان کە چەندین ساڵەتێک منە هەر تعدادێکیان کە نزیک بە 12-13 ساڵە شایدیش هەتا فرەتریش خەریکن بە سوورەتی حرفەیی کارەکەن هەتا تعدادێکیان لە جەشنوارەگە لە ڕۆتبەیشیان هەتا هاوردگە خەریکن لەم زەمینە فعالیەتەکەن بە سوورەتی حرفەیی و تەخەسوسی و ئەلحەمدولیلا تعدادێکیان من ئەوە ئومیدم هەست کە لە شوێن منە ئەم ڕشتە لە ناو شارستنە و لە ئۆستان کورسانە حتا بتانێت ئێدامە پێیاکە بە حەیاتی خۆی ئێدامە پێیاکات و نەمرێت وەک سریک هۆنەرگەلمان ئێمە حەقیقەتەن بووگە کە بە دەلیل ئەوە کە ئیسا حمایەتێک نەکریاگە کەم کەم لە سەحنەی جامعە و لە سەحنەی ڕۆزگار مەحفەوەسەوە ولی ئەلحەمدولیلا ئەم مناڵگەلە تعدادێکیان هەست کە من ئومیدم هەست پیان کە ئەمانە بتانن ئێدامەداندەی ئەم ڕێگە بن و لە شوێن ئێمە هەتا هەن خانمگەلێکێ گەیگنە مەرحەلەیەکی خۆیشیان خەریکن تەدریسەکەن هەر تەدریسە ڕشتەی تەسیبەکەن تعدادێک شاگردیان هەست و کارەکەن لە کنار منە کێ خەریکن بە ئێسڵا من فعالیەتێک ئەوامە هەست ئەوانیش خەریکن تەدریس ئەکەن و ئەلحەمدولیلا ئایندێ و دوورنەمای فرە خاسێکە بینم بەو هۆنەرە. ئێمە تا بە ئیسیشە تەک شاگردەکانە نمایشگامان بووگە 5 دانە نمایشگای جەمعین بووگە تەک شاگردەکانە لەمەوە دوایش پرۆژەگەلێک و کارگەلێک هەست بە دەستمەوە ئینشاڵڵا یا بە سوورەتی نمایشگاگەلی ئینفرادی یا بە سوورەتی نمایشگای جەمعی مەشغوڵ ئەو کارگەلە ئەبین ئینشاڵڵا لە ئایندە هەروەها کارگەلێک وەرکشاپگەلی و کارگاگەلێک و ئەتانەی لەم زەمینەمان بێت جوزێک بەرنامەگەلێک داهاتووە ئینشاڵڵا گەر عومر باقی بێت ئەوانیشە ئەنجامای.